فراغ إلى أهله. فراغ جورك للراكردن للرويشتن بلان راغا لهرولا زورتر للرويشتني عادي زورتر للسعي راكردن بهلا داوان كمتر بۆ شخصية إبراهيم سلامي خوای لێبێ نەشێوێ بەڕاکردنێکی وانە لەگەڵ شخصیەتی نەگونجێ و لە هەمان کاتیشە پەلەکردنێکیشە بۆ ئەوەی زوونانیان بۆ بێنێ. پاشانە فەرمێ فراغ إلى أهله کەوابوو خێزانەکەشی دیسان هەمیشە ئامادەی ئەو میواندارێتیە بووە ئستعدادی ئەوەی هەبووە ئەوەش دیسان ئەدەبی هەردووکیان دەرەخا لە ڕێز لێنانی میوانە. فراغ إلى أهله فجاء بعجل ثمين جۆرەکەیکی سوورە کراوە ئیمکانێتێکی کەوا لە بەردەستیان بۆ یەکسەر هێناوی لە بەردەمیانە داینا نەک شتێکی لێ شاردوێتەوە شتێکی لێ دانابێ. ئەمانە لە قەناعەتی ئینسانی مسلمانە بە مطلقی ئەچەستێ کە میوان ڕزقی خۆی لەگەڵ خۆیەتی کوردەواری لەسەر ئەم ئوسلوبی قورئانەیە کە پەروەردە بووە میوان ئەگەر چەند ڕۆژیش بمێنێتەوە کە سنەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ میواندارێتیتان سێ ڕۆژی سنەتە دوای سێ ڕۆژەکە ئەدە بە سەدەقە خێرەکە پێی بکەیت. کەوابوو ئەم صیفەتە لەکوێ و ئەو صیفەتە لەکوێ کە ئەوروپا لەسەری پەروەردە ئەبێ میواندارێتی لەحظەیەکیان پێ ناکرێت. فراغ إلى أهله فجاء بعجل ثمين خواردنەکەی ئامادە کردووە خۆی چووە هێناوێتی نەکدانیشە لە ئادەی و خواردنەمامۆ بێنن خۆشی خزمەتی میوانەکانی کردووە کە ئەوەش ئەدەبێکی ترە لە کۆمەڵگەی کوردەواری شاوایە کە تۆ بی بە میوانی یەکێک کابرا خۆی دانانیشە خۆی خزمەتەکە ڕێز لێنانێکی ئیضافیە. ئەوەش هەمووی ئوسلوبی قورئانە کە لەسەر کۆمەڵگەی کوردەواری تایە فێربوون. بزانن چەند تەئسیری هەیە لەوە کە لە کۆمەڵگەی کوردەواریە چۆن لەسەر ئەم ئوسلوبی قورئانەیە کە باب و باپیرانی ئێمە هەمووی لەسەرەوە فێربوون. تۆ ئەگەر ئێستا بڕۆی ببی بە میوانی مالیزیەک هەمان ئوسلوبی هەیە بچی بۆ میواندارەتی یەکێکی سۆمالی یا سەنغالی مسلمانی ملتەزم هەمان دابوو دەستوری هەیە. بۆچی؟ چونکە هەمووی ڕاهاتون لەسەر ئەو ئوسلوبی قورئانیە. ئەنجا فەرمێ فقربه إليهم نەک خواردنەکەی دانابێ بڵێ فەرمون وەرنەپێشن خواردنەکەی لێ نزیککردنەوە فقربه إليهم قال ألا تأكلون ألا أجر فعل مضارع لدواية وهات أدب بأداة عرض وطلب ولين يعني آدابك نرموني يعني كذا فرمون بسم الله عليك وكل هي كردواري شاله فقربه إليهم قال ألا تأكلون لشويني كتري قرآن غاسك فرمين كبيني دستي عن نايب وخواردنك نايخون فأوجس منهم خيفة لدلو دروني خويا ترسيكي لينشت ئەمەش لە دیسان لە صفەتی کوردەواری میوانی کوردەواریە هەروە بووە خاستن لە لادەکانەکەوە زیاتر پابەند بوون بەم ئادابە شەرعیەوە لە میواندارەتیە کە خواردنی تەقدیمی یەکێک کردو ئێوارە کابرا لێی نەخواردووە ساحەب ماڵەکە یەکسەر لە دڵ و دەرونی خۆیان ترسێکی لێ نیشتە و توێتی مادام نەمەکەم ناکە دیارە غایلەیەکی خیانەتی هەیە دیارە هۆشی لەوەیە کە خیانەتێ لە ماڵەکە بکات چونکە کوردەواری لەسەر ئەوە ڕاهاتوون کە ئەگەر یەکێک نمەکی ماڵی یەکێکی تری کرد دیتر خیانەتی لێ ناکە نە لە ئابڕووی نە لە خوێنی نە لە ماڵی ئەوە صفەتی ئەو کەسانەیە کە لەسەر مارکسێتی و بەعسێتی پەروەردە بوون نە ئەزانن دراوسێتی چێ و نە ئەزانن میواندارەتی چێ و نە ئەزانن گەورەی و بچووکی چێ و ئەوەی لەسەر ئەدەبی ئیسلامە ئێستاش لەسەر هەمان شێوەیە